یا ئەڤروکە هەی تایبەتیژی نەجۆڕایەکەمە و نە پێنگۆڤایەکەمە و نە جوینەوەیەکەمە تایبەتیژی بووی دی دەنگدۆن سەر ڕاستکردنەوە یاسا هەڵبژارتنên civotên parêzga zêdetir vê mijarê gel berêz Şêrwan Dûberdanî parlamenterê ser fraksiyona Perdemokrata Kurdistan em behs bikin bawekî rastaxwe ew ji bexda gelmedane carê hema gela car em gel hevalot xwe jî behs kîn me carekî nedîtiye Parlamentoya Iraqê demaxwe da civiyayê ev bêjivaniya parlamentoyê bû çi vedgere berî ez de babetê xwe germ bikim بله سلااو ڕێزمێ زۆر سوپاس بەتاکیدەوە یەک لە کێشەکانی خۆلی چوارەم و خۆلی پێنجەمە کە سەرۆک و هەردوو جێگیری دەبیت بابەت بن لە کاتی خۆی کە دیار دەکرێت کاتژمێر 11 پێشی نیوڕانیە یا سەعات 1 دوای نیوڕانەیە ئەمە وەکو ئەندام پەرلەمان زۆرینە هاتینە لە کافترێ هۆلی پەرلەمان لە سەعات 10 بەیانیەوە کە کۆبوونەوەی لیژنەی یاسا و لیژنەی هەرێ و پارێزەکان بەردەوامە لەبەر ئەو خاڵەکانی کە ناکۆکی لە سەری هەیە بینی لایانی سیاسی بۆ ئەوڕۆکە بتوانین ئەو پرۆژەی یاسەیە کە دەنگ لەسەری بدرێت و ئەوە دەگەڕێتەوە بۆ پرسیاری جەنابێت دەبیت سەرۆک و هەردوو جێگیری یعنی خەتا نەخەتەوەی پەرلەمانتەر و فراکسیۆنە لەبەرکو سەرۆک و جێگیریویەن پەرلەمنتۆی حاضر نەبینەش بەرهەندی هاتوونە کە جوین نەهاتی ئەنجام یعنی ئەو هەندێک پەرلەمان لە خۆلی چوارەمەوە کە سەرۆک و هەردوو جێگرەکەی کە کاتی کە دێن ئەندام پەرلەمان سەعات 10 سەعات 11 یان کۆبوونەوەی لەجانیان هەیە یعنی ئەوە بەردەوامبی لەسەر ئەو بابەتە بەس پێشتر وەکو ئەو برادرانی خۆمان کە ئەندام پەرلەمانمە دەگوت کە سەرۆک و هەردوو جێگیری کاتی سەعات 11 بوو سەعات 11 سەرۆک و هەردوو جێگیری پێشی 11 لەناو هۆلی پەرلەمان و ئەندام پەرلەمان حازر بوون جێبەجێ دەکرێت بەتاکید ئەمە دەڵێن وەکو عسکریات الوحدە بئامری هەدەبی سەرۆک و هەردوو جێگیری پابند بن و لە پێشی کاتی خۆی لە هۆلی پەرلەمان بن و ئەندام پەرلەمانشون بێتە محاسبەکردن سزاکردن پێرەوەی ناخۆی هەیە کە لە کاتی خۆی مۆژ دەبیت غیاب هەیە ئەوانش بەکار ناتی حتا ئەوڕۆکە بەردەوام یعنی ئەندامی پەرلەمان زیاتر لە 70 ئەوە چەندە ڕۆژە یان دانیشتنی پەرلەمان ئەمان وانمان نەدیتیە بەردەوام 170 یان 180 هەندێک جاریان نیساب تەواو نابیت بەتاکید ئەوە دەبێت ئەو خەلە لە لای سەرۆک و هەردوو جێگەری معالەجە بکرێت و بتوانین لە کاتی خۆی کە دیار دەکرێت لە جەدوەڵ ئەعمالەکە ئەندام پەرلەمان بەشدار بیت جەدوەڵ ئەعمال دیارکردە سەعاتە جوینیژی دیارکردە هەتانوکە نۆتێکردن دێکەنگی بێتەکردن دوماهەیەک ژڤۆن هاتێدان ئەڤروکە سەعات چەند دێ جوین دەست پێت بکە والله حتا ئەو ڕۆکە یعنی حتا ئەو دقەیە ئەمە پێشێکە بێنە لایڤ دەگەت جەنابتان کۆبنەوەی لیژنەی یاسا و هەرێ پارێزەکان دواخراوە نەگەشتینە با بڵێن ڕێکەوتنێک بینی لایانی سیاسی و بینی پێکاتەکان و یان ئەندام پەرلەمانەکانی ئەوەی سەر بۆ خۆی لەبەر ئەو دوسێ خاڵەکانی کە کێشە لە سەری هەیە لەسەر ئەو پرۆژە یاسایە وا دیارە دەنگێک هەیە پێشی کە بێن دابخرێت حتا 6 وارە 5 وارە لەبەر حتا ئەو دقەیە سەرۆک و هەردوو جێگیری دەبیت کۆبوونەوە بکەن لەگەڵ لیژنەی یاسا و هەرێمی پارێزگەکان بتوان کە ئەو کێشەیە چارەسەر بکەن سەرڕاستکردن و هەموارە یاسا هەڵبژارتنین جواتە نوێنەرێن عێراقی گەشتە چ قۆناغێکی ئەو ڕێکەفتنێنش دەرڤەی پەرلەمنتوێ تێنەکردن نێڤبەرە چه پەرلەمنتۆرین سەربەخۆ بن چ نەڤە فراکسیۆناندال سەر یەک بازنەی و فرە بازنەیە گەشتینەکی بە نوکە کیش زێدەترن یەک بازنەی و فرە بازنەی و سانتلیگۆ یەک بازنە سانتلیگۆ یعنی ئەو ڕێکەوتنی کە کرای لایانی سیاسی لە بەڕێوەبردننی ئیدارەی دەوڵە ئەو پەیمانیەکە کە حکوومەت و ئەو پێی دروست بیە لەسەر سانتلیگۆ و پارێزگا بتە یەک بازنە سەر بۆ خۆیەکانیش یعنی زیاتر تاکید لەسەرەوە دەکەن لەسەر ژمارەکەی 1.6 بیت نە 7 بیت و ئەوە 6 گفتوگۆ بەردەوامە لایانیوان و لایانی هەردوو لژنا حتا ئەو دقێن نەگەشتینە ڕێکەوتنیکی تەواوی دەگەل پێکاتەکانیش ئەوانش کێشیان هەیە مەسەلەی بریاری دادگای فدرالی عێراقەیە کە پێکاتەکان بتە یەک معیار یان لەسەر
بازنێ نیشتیمانی یان لەسەر بازنێ پارێزەکان ئەوش کێشێ بەردەوام حتا ئێستا و کورد ناوبەرە خودا بەریا جوینی و بەریا بڕیارên dawiyê li civatên nerên Iraqê bêdayîn navbeyna xwe da rêkeftina temam navbeyna wan da heye heta gel PKK wan jî nava Herêma Kurdistanê ئەمە کورد حتا ئەوڕۆکە یعنی ئەو لەحزەیە کێشەمانە کێشەمان ئەوە بوو یەک دوو مادە هەبوونا ئەو یاسانە بۆ تەئجیرکردنی یەک لە پارێزگەکان یان ئستیثنا بکرێت ئەومان لادا قبول ناکەین بە چ شێوەیەک یەک لە پارێزگەکانی دەروی هەرێمی کوردستان چ کەرکووک یان نینەوە ئستیثنا بکرێت دەبێت هەموو یەک ڕۆژ هەڵبژاردن بکرێت چ لەسەر ئەنجومەن پارێزگەکان یان ئەنجومەنی نوێرانی عێراق یەک ڕۆژ کە کۆمیسیۆن و حکوومەت بریار دەدات کات دیار دەبێت لەو ڕۆژە هەموو پارێزگەکان یان هەموو ئەنجومەن لەسەر ئاستی عێراق هەڵبژار بکرێت ئەوەش کۆتای پێ دەنگ لەسەر دریا لەناو لەسەر ئەو بابەتەیە دووە شەیە وەکو پارتی و وەکو بریاری جناب سەرۆک بارزانی ئەمە دەگەل ئەوە نینە کە زۆرینە و پڕۆژێ بڕێ بڕوات و ماوی پێکاتەکان ئەوانی وا داوا دەکەن وەکو لای دستور و لای یاسا ئەمە لەگەل ئەوەی نەکە هەموو بەرایانی موجودن کەس تەحمیش و ئیقسا نەکرێت ئەو بریار جناب سەرۆک بارزانیە وەکو ئەندامی لژنە و دەگەل بەرایانی برادرانی خۆمان لە ناو هەردوو لژنە سوورین لەسەر ماوی پێکاتەکان و حتا لایەندەکانی ئەندامی پەرلەمانی کە سەر بخۆنە یان هەر لایەندەکەبی لە دەرەوەی پەرلەمانش بیت کە ڕێکەوتنیشی گشتی هەبی یان زۆری نەهبی لەسەر ئەو پرۆژێکە ئەو بتانی دەنگ لەسەری بکەین و کۆتایی بۆ کێشەکان بێت لە ناوهۆلی پەرلەمان هەمی ئالیەک تەکەزیر سەر ئەنجامدانا هەڵبژاردنان کرد ئەف ساڵادا لێ ئەڤ هین بینن و هەست پێتێکردن یعنی حتا ئەگەر ڕێکەفتنجی بێتەکردن و ئەڤرەکە دەنگ سەر پرۆژە یاسای بێتەدان یا سەر ڕاستکردنێ کۆمیسیۆن دێشێت هەڵبژاردنە ئەنجام دەدوێ دەمی دیارکردیدا دوای کۆبوونەوەی لژنەی یاسا و لەگەل کۆمیسیۆنی باڵا و لای حکوومەتەوە دیارە سێ لاپەڕیان هەیە کۆمیسیۆنی باڵا داواکاریان هەیە زەحمەتە ئەوڕۆکە ئەمە بودجەی عێراق حتا ئەوڕۆکە پەسەند نەکرایە وا دیارە دوای گێژناگە پەسەند بکرێت لای پەرلەمان و بشتە لای سەرۆک کۆمار و دوای کە لە لۆقایع نەشر بیت و ئەوەش کات پێ دەخوازی زەحمەتە بتوانیت کۆمیسیۆنی باڵا و مەسەلەی بودجە و دارایی زیاتر لە 400 ملیار کا داوایان کردیە زۆرینەی ئوموری لۆجستیە ئوموری ئیداریە داوایان کردیە بتوانیت لە مانگیدا کە بریار دریا 23 دەی 2023 ئەو هەڵبژاردن ئەنجام بدرێت یعنی احتیمالی زۆرە دوا بخرێت و حتا بۆ ساڵی 2024 و ئەوەش هەیە بێن لەیانی سیاسی کە بخێنێ مانگی نیسان مانگی چواری 2024 کە بتوانێت کۆمیسیۆنش داوای تقریبا دەمانگی کردیە دوای پەسەندکردنی ئەو پرۆژە لای پەرلەمان و جێبەجێکردنی ئەو داواکاریەکانی کە هەیە لای کۆمیسیۆن کە دایتە پەرلەمان و سەرۆک وەزیران ئەوانش حکوومەت جێبەجێ بکرد و بتوانین دوای بە دەمانگ حتا هەڵبژاردن بکرێت باوەریە ملەتی و یا وڵاتیات ناوا عێراقێدا gelek bir yapsaziyên dewletê yani aliyê dîve heta Mihemed Şêya Sudanî jî dibêje gendalî heye û kesên nava rejima Be'sa ji naftûj da nûkê ji nava yani saziyên dewletê de hene ev jî wet kit renge rêjeya beşdarîkirina welatiyan helbijartina gelek kêm bibe heta bigehte deheş sadê jî renge û satê te gotin bû vê pirsê taybetî jî yani karîgerî li ser helbijartin û encamên helbijartinan این چواد بینن گۆڕانکاریên 180 پلەی دەبێ نەکردن دەستهەڵاتێ دامەبەستان وڵای ئەو بریاری گەڵا یعنی ئەمە دوای کە ئەو پرۆژێ پەسەند دەکرێت بە تاکید ئەوڕۆکە ئەو یعنی حەقیان هەیە بەشدار بن لە هەڵبژاردن و ئەوانەی کە نوێنەری ڕاستەقینەرە لە پارێزگەکان دەنگ پێیان بدرێت و بەتمانەی خەڵک وەلگرن و نوێری باش بن یان ئەوە کە ڕاستە ئەو کە مەسلەی گەندەلی لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی مؤسساتی دەولەت ئەوە بەرچاوە ڕۆژانە چەندین کێسی بە ملیارات لای دەستپاکیەوە لە عێراق یان لە دیعاامەوە کە ئاشکرا دەکرێت ئەوەژی یەک لە کێشەکانی سەرەکیە لە عێراقەیە بەس ئەمەش
داواکارمان ئەوەیە کە لەو خەڵکەیە کە بتوان هاوکاری دادگا بن، هاوکاری دەستپاکی بن، هاوکاری پەرلەمان بن. ئەمە ناتوانین سەر بە خومانەوەکە تیهامات لەسەر خەڵکەوە لەسەر یان کەناڵەکان بلێن ئەو گەندەڵی هەیە. بریاری کۆتایی بەدەستی ملەتە، بەدەستی ئەو هاوڵاتیە کە بەشدار دەبیت کە بتوانن زۆرینە بەشدار بن و ئەوانی کە زانن نوێنەری ڕاستەقینەی خۆیانن کە دەستیشان بکەن و ئەنجومەنێکی پاکە بیت و یان ئەنجومەنی نوێنەران پاکە بیت و ئەوە دەمنێتەوە لەسەر هاوڵاتی بریاری کۆتایی بەشدار بیت و دەنگ بدات لەسەر ئەوەی کە دەبینیت نوێنەری خۆیتی. رئیس شیروان دووبەردانی پەرلەمێنتاری جوڵاتە نەرێن عێراق کە پایکە ڕۆستەخۆ هینج بەغداد گەلمەدا بوو. گەلێک سوپاس بووە.